خوێندکاری ژیر بە خێرهاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 37. لاپەڕە 37 باسی ساغ بکەوە، بیر بکەوە و گفتوگۆ بکە، بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە گرنگی دانانی فاریزە یەک لەژێر یەکتر کاتێک کۆ دەکەیەوە یان لێ دەردەکەی. بە دڵنیاییەوە فاریزە زۆر گرنگە یەک لەژێر یەک لە کاتی کۆکردنەوە و لێ دەرکردن، هەتا لەبەر ئەوەی بۆی بتوانین ڕەنووسەکانی هەمان خانە لەگەڵ یەکتر کۆبکەینەوە یان لێ دەرکردن ئەنجام بدەین. ئێستا دێینە لای ڕاهێنانی ئاراستەکراو، کۆ بکەوە یان لێ دەربکە، بخەمڵێنە تا ساغ بکەیتەوە. پرسیاری ژمارە 2 6 و 18 لە 100 کەم 5 و 55 لە 100. ئەمن لێرە خانەکانم دروست کردیە، زۆر گرنگە خانەی دروستکەی خوێندکاری ژیر هەرچەندە ڕەنگە تۆزە کاتیشی بووێ، بەڵام یەک جار کە دروستیان دەکەی ئیدی تەواو هەمیشە کە کۆکردنەوە و لێدەرکردن ئەنجام دەدەی خانەکان بەکاردەینی. لێرانە ئەو خانە ڕەشە، ئەو خانەی فاریزێ دروستم کردیا، ئەوجە لە لای چەپ خانە سۆرەکە خانەی یەکان، زەردەکە دەیان، کەسکە کە سەدان، شینەکە هەزاران، بێگومان 10,000 و 100,000 و شم دروست نەکردیە لە لای چەپ. لێرانە لە لای ڕاستی فاریزە وەکو دەبینن خانە سۆرەکە نییە خانەی یەکان، واتە بەش لە یەک نییە، یەکسەر دەچینە ئەوەی بەش لە دا، ئەوە خانەی دەیانە لە لای ڕاستیش بەش لە دا، بەش لە 100، بەش لە 1000 و بەش لە 10,000 و دروستم نەکردیا من. ئێستا دوو ژمارەمان هەبوو، با لە خانەی دانین هەتا لێ دەرکردن ئەنجام بدەین. ئەو دوو تیرانەشمانای ئەوەیە هەتا بچینە لای دەستە چەپ بەهای خانەکان گەورە دەبی، هەتا بچینە لای دەستە ڕاست بەهای خانەکان گچکە دەبیتەوە، واتە خانەی ئەو خانەیە گەورەترە لەو خانەیە، ئەوە گەورەترە لەوەی، ئەو خانەیەش گەورەترە لەوەی، ئەوە گەورەترە لەوە، ئەوە گەورەترە لەوە، ئەوە. ئێستا ئەو ژمارەیە کە هەمە 6 و واتە 6 لە خانەی یەکانە، فاریزە لە خانە ڕەشەکەیە، یەک لە خانەی بەش لە دەیانە، 8 لە خانەی بەش لە سەدانە، ئەوجا 5 لێرە فاریزە لە بن فاریزەی دەبیدانین، 5ەکە لە خانەی دەیانە، 5 یەکەم دەستە چەپ هەمویان هەر 5-ن، هەندێک لێرە ئیشەکە ئاسان نییە. 5ەکەی ناوەندێ لە خانەی بەش لە دەیانە، 5ەکەی دەستە ڕاستیشم لە خانەی بەش لە سەدانە. ئێستا کە لێکیان دەردەکەم ئەو دوو ژمارەیە، 8ەکە دەبی 8 کەم 5، 8 کەم 5 دەکا 3، دەنووسم 3 بە ئەوەی لێرە لابم هەتا تێکەر نەبی. پاشان دێمە لای یەکەکە، 1 کەم 5 نابی، ئەو شەشەی خورد دەکەمەوە، شەشەکە کە خوردی دەکەمەوە دەبی بە 5، یەکەکەش دەبیتە 11. هەمیشە یەکەک لە تەنیشتی دادەندرێ لە لای دەستی چەپ. 11 5 لێ بڕوا دەکا 6، لێرەش لەو شەشەی هیچ 5 ماوە، 5 کەم 5 دەکاتە 0. ژمارەکەم بووە 0 و 63 بەش لە 100. ئێستا دەخەمڵێنم بزانم ئەو ئەنجامەوی بەدەستم هینایە، ئەو جیاوازیە ڕاستە یان ڕاست نییە. لێرە خەمڵاندنەکە زۆر ئاسان نەبوو، چونکە ژمارەکان زۆر لە یەک نزیکن،
خەمڵاندنیشی زۆر پێویست نییە، بەڵام ئەو 6 و 8 دەکەمە 6 نزیکی دەکەمەوە، ئەو 5 هەر دەکەمە 6 نزیکی دەکەمەوە. کاتێ 6 لێ بڕوە دەبی بە 0. ژمارەکەی منیش کە بەدەستم هێنا بوو 0 و 63 بوو، کەواتە نزیکن لێک، کەواتە ژمارەکەم هەست دەکەم شیاوە. هەڵام نەکردێ لە کاتی لێدەرکردن. چمە لای پرسیاری ژمارە 3. پرسیاری ژمارە 3 0 و 45 لێرە 0 و 45 کۆ 0 و 5 کۆ 1 و 349 بەش لە 1000. بچم زانم کو ئەو ژمارانم لێرە ئەمن 0 و 45 نووسی، 0 و 5 نووسی، 1 و 349 نووسی، بەڵام چونکە 1 و 349 سێ خانەیە لە لای ڕاست، سفرم دانا لۆ ژمارەکانی دیش هەتا ئەوانش ببنە 3 ڕەن و 3 خانە. ئێستا کۆ دەکەمەوە لە دەستی ڕاست 0 و 0 و 9 هەر 9، 5 و 4 9، 4 و 5 9 لەگەڵ 3 12. دووەکەی دەنووسم، یەکەکەی دەتوانم لێرە دانێم یان لێرە دانێم بە کەیفی خۆم، یان هەر لێرە دانێم، بەڵام ئاسانتر ڕەنگە لێرە دانێم. ئێستا دووم دانا، یەکەکەش لێرە دادنێم. ئەو جارەی فاریزەکەی دەینمە خوارێ، فاریزە لەژێر فاریزە لێرە، ئەو جا 0 و 1 و 1 دەکاتە 2، لێرەم نووسی 2. ژمارەکەم بۆ چەند؟ 299 لە 1000. ئێستا دەخەمڵێنم، خەمڵانەکە کووە 0 و 45ەکەی دەکەمە 0 چونکە خەمڵاندن نزیکردنەوەیە. 0 و 5ەکەش دەکەمە 1، 1 و 3 و 4ەکەش دەکەمە 1، کۆیان دەکەمەوە دەبیتە 2 نزیکەی. ژمارەی منیش لە 2 نزیکە، کەواتە ژمارەکەی من کە بەدەستم هێنایە شیاوە، ژمارەیەکی باشە. هەڵام نەکردیان. ئێستا دەچمە لای پرسیاری 4. پرسیاری 4 لێرە 272 لە 100 کەم 1 و 3 لە 10. 272 لە 100 کەم 1 و 3 لە 10، چونکە 3 لە 10 دەمەوێت 2 ڕەنووس لێرە هەبێت، چونکە 72 2 ڕەنووسە، 1 سفری زیاد دەکەم هەمیشە لە لای ڕاست. ئێستا لێ دەرکردنەکەی ئەنجام دەدەم. 2 سفری لێ بڕوە هەردوو، 7 3 لێ بڕوە دەکات 4، فاریزەکە دێتە خوارێ، 10 1 لێ بڕوە دەکانەوە. ئەو ژمارەیە بەدەستکەت. ئێستا خەمڵان دەخەمڵێنم بزانم کووە 272 دەکەمە 10، 1 و 3 دەکەمە 1، لێکیان دەردەکەم دەکانەوە. ژمارەکەی منیش نێزیکە لەنەوە، کەواتە شیاوە ژمارەکەم. خەمڵان نەکەشم، ژمارەکەی بەدەستم هێنا 942 ژمارەیەکی شیاوە. چمە لای پرسیاری 5. پرسیاری 5 وەکو دەیبینین لێرە 3 و 2 کۆ 2 6 و 8 کۆ 15 و 0 و 43 باتە 15 و 43 بەش لە 1000. سە ژمارەکان کە کۆ دەکەمەوە لێرانە کۆم کردی ژمارەکان کە دەنووسمەوە 3 و 2 سفرم لۆ زیاد کرد لە لای ڕاست هەتا ئەویش ببیتە 3 ڕەنووس پاشی فاریزەی. فاریزەکانشم لەژێر فاریزەی نووسیتەوە وەکو دەبینین. ئێستا
لای ڕاست کۆ دەکەمەوە هەمیشە 0 و 0 و 3 دەکاتە 3 0 و 8 و 4 دەکاتە 12 دوی دەنووسم یەکەکەش لێرە دامنایە چونکە لێرە یەک نەبوو پێشتر ئەوجا 2 6 8 لەگەڵ ئەو یەکەی دەکا 9 نۆیەکەشم لێرە نووسیە فاریزەکەی دەینمە خوارێ وەکو دەبینن ئەوجا 3 و 2 5 لەگەڵ 5 دەکاتە 10 سفرەکەی دەنووسم یەکەکەش لێرە دامنایە وەکو دەبینن ئەوجا 0 و 1 و 1 دەکاتە ئەو دووە ئێستا ژمارەکە بەدەستم هات 2923 لە 1000 ئەگەر بێت و ژمارەکانم بخەمڵێنم 3 و 2 لە دەیا دەبیتە 3 دەکەمە 3 2 6 و 8 کە لێرەیە ئەویش دەکەمە 3 نزیکی دەکەمەوە 15 و 43 دەکەمە 15 تەنیا ئێستا کۆیان دەکەمەوە 3 کۆ 3 دەکاتە 6 6 کۆ 5 دەکاتە 11 1 و 1 دەکاتە 2 واتە ژمارەکە دەکاتە 21 ژمارەی منیش هەر زۆر نێزیکە لە 21 2900 هەر تۆزە چیما ببیتە 21 کەواتە ژمارەکەم زۆر شیاوە زۆر گونجاوە زۆر باشە تەواو ئیدی ئەوە تەواو بوو پرسیاری 5 دەچمە لای پرسیاری 6 پرسیاری 6 وەکو دەبینین لێرە باسی چییە لێ دەرکردنە 142 فاریزە 108 بەش لە 1000 کەم 63 فاریزە 8 بەش لە 10 بزانم کو ئەو ژمارانە چاکەم لێ دەرکردن ئەنجام بدەم لێرەش هەروەتر فاریزە لەژێر فاریزە هەشتەکە بە تەنێ بوو 2 سفرم لۆی زیاد کرد لێرە هەتا ڕەنووسەکان وەکو سێ ڕەنووسبی وەکو ژمارەکەی 142 108 ئێستا 8 سفری لێ بڕوە دەکاتە 8 لە خوارێم نووسیا 0 0 سفری لێ بڕوە هەر سفر لێرە 1 هەشتی لێ بڕوە نابی ئەو دووەکەی تەنیشتی خورد دەکەمەوە یەکەکە دەبی بە 11 11 هەشتی لێ بڕوە دەکاتە 3 لێرە ئەو جا فاریزەکەی دەینمە خوارێ وەکو دەبینن لێرە بوو بە یەک ماوە یەک سەی لێ بڕوە نابی چارەکەی خورد دەکەمەوە یەکەکە دەبیتە 11 11 سەی لێ بڕوە دەکاتە 8 ئەو هەشتەی ئێرە ئەو جا ئەو چوارە بوو بە 3 چونکە خوردم کردەوە 3 شەشی لێ بڕوە نابی ئەو یەکەی خورد دەکەینەوە 3 کە دەبیتە 13 شەشی لێ بڕوە دەکاتە 7 ئەو جە لە جیاتی ئەو یەکەی هیچ نەما سفرما چونکە خوردمان کردەوە سفر ئەو سفڕی لێ بڕوە هەر سفر لێرانە هیچ نەماوە ژمارەکەم بۆ چەند 78 و 308 بەش لە 1000 ئێستا دەخەمڵێنم زانم ئەو ژمارەی بەدەستم هاتیە ڕاستە یاننا 142کەی دەکەمە 140 63 کەش دەکەمە 160 ببورن کە کۆیان دەکەمەوە لەگەڵ لێک دەرکردنیان ئەنجام دەدەم 0 سفری لێ بڕوە 0 4 شەشی لێ بڕوە دەکاتە 8 ژمارەکە دەبیتە 8 ژمارەی منیش 78 نزیکە لە 8 کەواتە ژمارەکەم شیاوە پرسیاری چ بوو ئەو پرسیارە گوتمان پرسیاری 6 بوو پرسیاری 6 سەدسمە لای پرسیاری 7 پرسیاری 7 لێرە
پرسیاری حەفت ئەو پرسیارە 1893 بەش لە 1000 کەم 421 بەش لە 1000. ئەوە هەردووچیان لە 1000 بوون پێی ناوێ سفر و شتی وای لۆ زیادکەم تەواوە ئیدی هەموو شتێک تەواوە. دەست پێ دەکەم لێ دەرکردنەکە ئەنجام دەدەم. 3 یەکی لێ بڕوا دەکات 2 لێرە نووسیتم. 9 2 لێ بڕوا دەکاتە 7 1 0 لێ بڕوا دەکاتە 1 فاریزەکەت دێتە خوارێ. 8 4 لێ بڕوا دەکاتە 4 یەکی لێ بڕوا دەکاتە 0 کەواتە ژمارەکە بووە 472 بەش لە 1000. ئەگەر 3 ڕەنووس بوو لە 1000 ئەگەر 1 ڕەنووس بوو لە 10 ئەگەر 2 ڕەنووس بوو لە 100. ئێستا خەمڵاننەکی ئەگەر بکەم 1893 دەکەمە 18 یان توان بیکەمە 20ش بەڵام هەردەیکەمە 18 چاردەکەش دەکەمە 14 18 چاردەی لێ بڕۆ دەکات 4 ئیمنیش هەر 4 کاتە ژمارەکەم جیاوازیەکە شیاوە ئاسانە. دەچمە لای پرسیاری چەند چمە لای پرسیاری ئەوە پرسیاری 7 بوو چمە لای پرسیاری ژمارە 8 ئەوەش پرسیاری ژمارە 8 لێرە نووسرایە 37 و 5 کەم 0 و 19 37 و 5 کەم 0 و 19 ئەمن لێرە وەکو دەبینین 37 و 5 دانایە 0 و 19 شمدانایە. ئێستا شیکار دەکەم. شیکارەکە کووە 0 لێرە زیاد دەکەم لێرە هەتا چونکە ببیتە 50 ئەوەش 19 زۆر باشە. ئێستا 0 نۆی لێ بڕوا نابی 5ەکەی خورد دەکەینەوە 0ەکە دەبیتە 10 5ەکەش دەبیتە 4 دانۆی لێ بڕوا دەکاتە 1 لێرەش 5ەکە بووە 4 4 یەکی لێ بڕوا دەکاتە 3 فاریزەکەش دەینمە خوارەوە ئەو جا 7 0 لێ بڕوا دەکاتە 7 3ش لێرەش هیچ نیاویش هەر 0 0 لێ بڕۆ ئەویش دەکاتە 3 ژمارەکەم بووە 37 و 31 37 و 31. لێرانە ئەوەی ڕاستی ببورن ئەمن نەمخیندەوە 37 و 31 ئەمن پرسیارەکەی دەبی بخینمەوە نەک هەر شیتاڵیکەم. پرسیارەکە چییە؟ کۆپی بکە پرسیارەکە کۆپی بکە فاریزە لە شوێنی ڕاستی خۆی دابنێ لە وەڵامدا. کەواتە ئەوان لە کتێبەکە 37 و 31کەیان بەخۆیان نووسیە پێی نەدەویست ئەمن بنووسمەوە تەنیا فاریزە لە چێ فاریزەش بێگومان فاریزە لە چێ فاریزەکە لێرە دایدەنێن ئەوەتە دامنایە 37 و 31 واتە فاریزەکە لێرە ئەگەر داینێم لێرانەیە لە لای ڕاست دەژمێرین دەڵێن 1 2 فاریزەکەی دادەنین با بچم لە جێیەکی کە ڕوونی کەمەوە فاریزەی کو دادەنین. لێرە پرسیاری چەند بوو؟ پرسیاری 8 ڕوونی دەکەمەوە. ئێستا بێگومان پێی نەدەویست ئەمن لێک دەرکردنەکەی بدەم لەبەرەوەی وەڵامەکە حازرە وەڵامەکە ئامادەیە بەس تەنیا فاریزەی لە چێدانێ. خوێندکاری ژیر لێرە تەماشاکە لە لای ڕاستی فاریزە 1 ڕەنووس هەیە لێرە لە لای ڕاستی فاریزە 2 ڕەنووس هەیە. زۆر جار هەمیشە باشترە لە 2 ڕەنووسەکەی بڕۆی 2 ڕەنووسە لێرەش 2 ڕەنووس واتە 1 2 بژمێرە فاریزەکەی خۆت دانێ 2 ڕەنووس پاش 2 ڕەنووس لە لای ڕاستی فاریزە چونکە ئەوە ژمارە ڕەنووسەکانی زۆرترە لێرەش هەر دەبی ئاوهابی نابی 1 ڕەنووس بی ئەوجە فاریزە واتە چیهان ژمارە ڕەنووسەکانی زیاتر بوو ئەو بڕیار دەدا فاریزەکە لە چێوی یانیش وەکو ئێستا ئەم لێدەرکردنەکەم ئەنجامدا دەتوانی ئەنجام دەی و فاریزەکەی لە جێی خۆی دانێ. ئێستا بچینە لای پرسیاری 9
ئەوەش هەر لەسەر ئەو بابەتەیە فاریزەکەی لە چێ دەهانێن. لێرە تەماشا دەکەین هیچ فاریزە نییە، لێرە تەماشا دەکەین دوو ڕەنووس هەیە لە ڕاستی فاریزە، لێرەش دوو ڕەنووسێ لە ڕاستی فاریزە، کەواتە لێرەش هەر دەبی دوو ڕەنووس هەبی لە ڕاستی فاریزە، کەواتە فاریزەکە لێرەیە. ئەگەر بمانەوە بشی خەمڵێنین دەخەمڵێنین، ئەو 37.5 دەکەینە 37، ئەو 19 دەکەینە 0، 37 0 لێ بڕۆ هەر 37 لێرەش 37 تەواوە، کەواتە ڕاستە. ئەگە بمانەوە لێرە بخەمڵێنین، ئەو 118 بکەینە 120، ئەو 6 بکەینە 6، ئەوەش بکەینە 0 دەکاتە 126، کەواتە ئەوەش 124 شتەکی باشە، شیاوە، واتە شیاوە، واتە زۆر هەڵەکی گەورەمان نەکردی. ئێستا تەواو بووین لێرانە خوێندکاری ژیر، دەچینە لای ڕاهێنانی ئازاد. کۆ بکەوە یان لێ دەربکە، بخەمڵێنە تا ساغ بکەیەوە. پرسیاری ژمارە 10 28 کۆ 37 و 52. با بچم بزانم پرسیاری دەم لە جێیەکیشی تەڵ کردیە یان نەم کردیە. لێرە 28 لێرە نووسیتمەوە، کۆی دەکەمەوە لەگەڵ 37 و 52. ئەوە زۆر ئاسانە، هیچ کێشەی نییە. 8 و 2 دەکات 10، سفرەکەی دەنووسم، یەکەکەش دەتوانم لێرە بدانێ. 1 و 2 دەکا 3 لەگەڵ 5 دەکا 8، فاریزەکەی دەینمە خوارێ. 0 و 7ش ئەو 0 و 7ش دەکا 7 نووسیتمەوە. 5 و 3ش دەکاتە 8 ئەویش نووسیتمەوە، کەواتە ژمارەکە بووە چ؟ 87 و 80 لە 100، یان دەتوانی بڵێ 87 و 8 لە 10، هەردووچی ڕاستە. ئێستا دەخەمڵێنم، خەمڵانەکەم کووە؟ 50 و 28ەکەی دەکەمە 50، 37ەکەش دەکەمە 40، کۆیان دەکەمەوە دەبیتە 90، ژمارەکەم نیش 87 نزیکە لە 90، کەواتە ژمارەکەم شیاوە، کەواتە خەمڵاندەکەم ڕاستە. خەمڵاندن ڕاستە، خەمڵاندن نا، کۆکردنەوەکەم ڕاستە، خەمڵاندن بووە 90، بۆ خەمڵاندن بووە 90. ئەوە تەواو بوو، دەچمە لای پرسیاری 11. پرسیاری 11 153 و 95 لە 100 کۆی دەکەمەوە لەگەڵ 434 و 16 لە 100. یەکەم جار خەمڵاندنەکەم کردیە، 153کەم کردیتە 150، 434کەم کردیتە 430، کۆم کردیتەوە بوویتە 580. ئێستا بەڕاستی بە تەواوی کۆیان دەکەمەوە بزانم دەکاتە چەند. بەڕاستی کۆیان دەکەمەوە ئێستا لێرە لە لای ڕاست 5 و 6 11، یەکەکەی دەنووسم، یەکەکەی دی لێرە دادەنێ. 1 و 9 لەگەڵ 1 دەکاتە 1 و 9 10 لەگەڵ 1 11، دیسان یەکەکەی دەنووسمەوە، ئەو یەکەی کەمایە دەتوانم لێرە دانێ. 1 و 3 دەکاتە 4 لەگەڵ ئەو 4 دەکاتە 8، فاریزەکەش بە یەک گومان دێتە خوارێ، 8ەکەشم نووسی لێرە. ئەو جا 5 و 3 دەکا 8، ئەویش دەنووسم لێرە، خانە لە ژێرخانە. 1 و 4ش دەکاتە 5، ئەویشم نووسی. ژمارەکەی ئەمن بەدەستم هینایە 588 و 11 لە 100. ژمارەکەی خەمڵاندنیش 580ە، واتە ژمارەکەی من گونجاوە، شیاوە.
چمە لای پرسیارەکی دیکە کە پێی دەڵێن پرسیاری 12. پرسیاری 12 31.62% کەم 5.8%. لێرە چونکە 5.8 تەنیا یەک ڕەنووز بوو سفرەکەم زیاد کردیە هەتا ئاسان بی. دوایە لێرەش 5ەکە تەنیا یەک ژمارە بوو یەک ڕەنووز بوو لە لای دەستی چەپ سفرەکەم زیاد کردی ئەویش هەر کێشە نیە هەتا وەکو 31 چونکە 31 دوو ڕەنووسە. ئێستا 2 لەگەڵ سفر هەردوو 6 و 8 کەمە ئەوە ببورن ئەوە کەمکردنە 2 سفری لێ بڕوا هەردوو 6 هەشتی لێ بڕوا نابی 6 بچووکە 8 گەورەیە ئەو یەکەی خورد دەکەمەوە ئەو 6 دەبیتە 16 یەکەکەش دەبیتە سفر. ئێستا 16 هەشتی لێ بڕوا دەکا 8 فاریزەکەی دەینمە خوارێ ئەو یەکە بوو بە سفر 5 لێ بڕوا نابی سفر بچووکە 5 گەورەیە لەبەر هەندێ ئەو سێی خورد دەکەمەوە ئەو دەیە ئێرە دەبیتە سفری ئێرە دەبیتە دا 5 لێ بڕوا ئەو 5 دەمینێتەوە ئەو جا ئەو سێ بوو بە 2 کەم ئەو سفڕی ئێرە هیچ نییە لە ژێرەوە دەکاتە 2 ژمارەکە بووە 25.82. ئێستا لە کاتی خەمڵاندن 31ەکەی دەکەمە 30 5 و 8ەکەش دەکەمە 5 دەتوان بکەمە 6 بەڵام دەکەمە 5 5 لێ بڕوا 25 ژمارەی منیش 25.82 لە سەدا کەواتە ژمارەکەم شیاوە. پرسیاری 12ش تەواو بوو دەچمە لای پرسیاری 13. پرسیاری 13 3 و 2 کەم 2 و 6 2 6 لێ بڕوا نابی سێکەی خورد دەکەمەوە 12 6 لێ بڕوا 6 فاریزەکە دێتە خوارێ لێرە ماوە 2 ئەو دوای لێ بڕوا دەکاتە سفر واتە 0 و 6. ئەگەر ژمارەکانم بخەمڵێنم 3 و 2 دەکەمە 3 2 و 6 هەر دەکەمە 3 لێ بڕوا دەکاتە 0 ژمارەکەی منیش هەر نێزیکە لە 0 کەواتە ژمارەکەم شیاوە. چمە لای پرسیاری 14. پرسیاری ژمارە 14 735 فاریزە یەک لە دەیە کۆی دەکەمەوە لەگەڵ 37 بێ فاریزە کۆی دەکەمەوە لەگەڵ 105.73 لە سەدا بەڵام چونکە فاریزە هەیە و ڕەنووس لە پاش فاریزەی هەیە دوو ڕەنووس ئەو 37ش فاریزە دادەنێم لە لای ڕاست سفریش دادەنێم لە لای ڕاست هەرچەند بمەوێ هیچ کێشە نییە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڵام ئەگەر سفر لێرە دانێم نابی بەڵام لێرە دانێم دەبی لێرە هەموو سفری دانێم هیچ کێشە نییە بەهایەکە هەر هەمانە یەکەکەش دیسان سفرەکی لە پێش دادەنێم هەتا ئەویش ئاسانبی چونکە ژمارەکانی دیکە دوو ڕەنووسە لە پاش فاریزەی هەمیشە مەبەستم لە لای ڕاستی فاریزە. ئێستا خانەی لە دەستی ڕاست دەست پێ دەکەم 0 و 0 و 3 دەکاتە 3 1 کۆ 0 کۆ 7 دەکاتە 8 فاریزەکەش دەنووسرێتەوە 5 و 7 و 5 دەکاتە 17 هەفتەکە دەنووسرێ یەکەکە دەتوانم لێرە دانێم دەتوانم لێرەش دانێم. ئێستا 3 و 3 و 1 دەکاتە 7 ئەوەتە نووسیتمەوە 7 و 0 و 1 دەکاتە 8 ژمارەکەم بووە چەند؟ بووە 877 بەش لە سەدا. ئێستا خەمڵاندنەکی لۆ دروست دەکەم
735ەکەی دەکەمە 730 37ەکەش دەکەمە 40 105ەکەش دەکەمە 100 توانم بکەمە 105ش. ئێستا کۆیان دەکەمەوە سفرەکان هەر سفر 4 و 3 7 7 و 1 8 870 ئیمنیش 877 بوو ژمارەکەم کەواتە ژمارەکەی من شیاوە. پرسیاری چەند بوو؟ ئەو پرسیارە 14. ئێستا دەچمە لای 15. پرسیاری 15 814 و 14 لە 1000 کەمی دەکەمەوە لەگەڵ 133 76 لە 100 بەڵام چونکە لێرە سێ ڕەنووسە سفرەکیش لێرە دادەنێن ببیتە سێ ڕەنووس. ئێستا کەمیان دەکەمەوە 4 سفری لێ بڕوە هەر 4 1 شەشی لێ بڕوە ناکرێ ئەو سفرای دەبی خورتکەمەوە ناکرێ دەبی ئەو چارەی خورتکەمەوە کە چارم خورت کردەوە ئەو سفرە دەبیتە 9 ئەو یەکەش دەبیتە 11 11 شەشی لێ بڕوە دەکاتە 5 9 هەفتی لێ بڕوە دەکاتە 2 فاریزەکەش دێتە خوارەوە چونکە ئەو چارەم خورت کردبەوە ماوە 3 سێی لێ بڕوە دەکاتە 0 لێرە 1 سێی لێ بڕوە ناکرێ ئەو هەشتەی خورت دەکەمەوە یەکەکە دەبی بە 11 11 سێی لێ بڕوە دەکاتە 8 ئەو هەشتە خورت کراوە بوو بە 7 یەکی لێ بڕوە دەکاتە 6 ژمارەکەم بۆ چەند؟ 680 254 بەش لە 1000. ئێستا خەمڵاندنەکی دەبی لۆ دروستکەم. ژمارە یەکەم دەکەمە 800 دووەمەکەش دەکەمە 100 لێکیان دەردەکەم دەکاتە 700 680 نزیکە لە 700 کەواتە ژمارەکەم شیاوە. تەواو بووین دەچمە لای پرسیاری 16 123 و 1 لە 10 کۆی دەکەمەوە لەگەڵ 140 بێ فاریزە کۆی دەکەمەوە لەگەڵ 225 و 4 لە 10 بەڵام چونکە 140 بێ فاریزە کۆ دەکەمەوە لەگەڵ بە فاریزە چی دادەنێم لە لای ڕاست لەگەڵ سفرەک چونکە یەک خانەم هەیە پاش فاریزە یەک خانەم هەیە لە لای ڕاست. ئێستا کۆکردنەوەیە 1 و 0 و 4 یەکسانە بە 5 فاریزەکە دێتە خوارەوە 3 و 0 و 5 یەکسانە بە 8 2 4 و 2 یەکسانە بە 8 1 و 1 و 2 یەکسانە بە 4 ژمارەکەم بۆ چ؟ 488 و 5 بەش لە 10 خەمڵاندن 123ەکەی دەکەمە 200 140ەکەی دەکەمە 100 225ەکەش دەکەمە 200 کۆیان دەکەمەوە دەبیتە 500 ژمارەکەی منیش نزیکە لە 500 488 کەواتە لێکدان کۆکردنەوەکەم سەرجەمەکەم شیاوە باشە. ئەوە 16ش تەواو بووین دەچینە لای پرسیاری ژمارە 17 پرسیاری 17 ئەوانە هەموو جارێ ئەو هەموو سفرانە لابم هەتا ئیشەکە ئاسان بی 8 بەتەنێ بەبێ فاریزە 8 هەیە لێرە وەکو دەبینین 8 لە 8 لێرە کۆی دەکەمەوە لەگەڵ 215 و 49 کۆی دەکەمەوە لەگەڵ 0 و 75 ئەو جا ئێستا کۆیان دەکەمەوە
پرسیاری 17 لە کاتی کۆکردنەوە فاریزە لە ژێر فاریزە هەشتەکە فاریزەی نییە فاریزەیەکی لۆ زیاد دەکەم 2 سفریش لە لای ڕاستدا دەنێم 2 سفریش لێرە لە لای چەپدا دەنێم چونکە ئەو ژمارە لێرە 3 ڕەنووسە بە هەشتەکەش هیچ بەهایەکەی ناگۆڕدرێ 0 و 75ش دەتوانم 2 سفریش لێرە دانێم ئێستا کۆ دەکەمەوە لە لای ڕاست دەست پێ دەکەم 5 و 9 دەکات 4 چارەکەی دەنووسم یەکەکەی دەتوانم لێرە دانێم 1 و 4 دەکات 5 کۆی 7 دەکات 12 دووەکەی دەنووسم لێرە یەکەکەی دەتوانم لێرە دانێم فاریزەکەش دێتە خوارێ 8 و 5 و 1 8 و 5 دەکاتە 13 لەگەر 1 دەکاتە 14 چارەکەی دەنووسم یەکەکەی دەتوانم لێرە دانێم 0 و 1 و 1 دەکاتە 2 دووەکەشم نووسە ئێستا لێرە ماوە یەکەکە لێرەیە یەکەکەش لێرەیە لێرە ماوە ئەو دووە لەگەڵ 0 و ئەوانە هەموو سفرن لێرە دووەکەش وەکو خۆی دەینووسمەوە ژمارەکەم بووە 224 و 24 بەش لە 100 ئێستا خەمڵاندن دروست دەکەم هەشتەکەی دەکەمە 10 لە خەمڵاندن نزیکی دەکەمەوە 215 کەش دەکەمە 215 0 و 75 کەش 0 هیچ نییە زۆر کەمە ئێستا کۆیان دەکەمەوە 0 و 5 5 1 و 1 2 2 لێرە لەگە 0 225 بە نزیکەی ئی منیش 224 کەواتە ژمارەکەی منیش ژمارەیەکی شیاوە ژمارەیەکی گونجاوە شیاوە باشە 17 تەواو بووین دەچینە لای 18 627 کەم 91 و 386 بەش لە 1000 ئێستا کەمی دەکەمەوە لێرە دەبی مەجبورم ناچارم سفرەکی دانێم هەتا ئەویش ببیتە 3 ڕەنووسم 0 لێ بڕوا نابی 6 لێ بڕوا چونکە ئەو هەفتەی خورد دەکەینەوە 6 لێ بڕوا دەکاتە 4 لێرە ئەو هەفتە خورد کراوە ماوە 6 هەشتی لێ بڕوا نابی ئەو هەشتەی خورد دەکەینەوە 6ەکە دەبیتە 16 هەشتەکە دەبیتە 7 لێرە 16 هەشتی لێ بڕوا 8 لێرە 16 ئەوجا هەشتەکە ماوە 7 سێ لێ بڕوا دەکات 4 فاریزەکە دێتە خوارێ لێرە 0 یەکی لێ بڕوا نابی 0 بچووکە ئەو دووە خورد دەکرێتەوە سفرەکە دەبی بە 10 دووەکەش دەبی بە 1 یەکی لێ بڕوا دەکاتە 9 لێرە ماوە 1 نۆی لێ بڕوا ناکرێ ئەو 6 خورد دەکرێتەوە یەکەکە دەبیتە 11 نۆی لێ بڕوا دەکاتە 2 ئەوجا ئەو 6 5 ماوە خورد کراوە لێرە 0 هەیە 5 0 لێ بڕوا هەر 5 ژمارەکەی من بووە 529 484 لە 1000 484 لە 1000 ئێستا خەمڵاندن دەکەم 620ەکەی دەکەمە 600 92ەکەی دەکەمە 100 لێکیان دەردەکەم دەبیتە 500 ژمارەکەی منیش نێزیکە لە 529 زۆر نێزیکە کەواتە ژمارەکەی منیش شیاوە ئێستا دەینە لای پرسیاری چەند بوو ئێستا ئەمن دروستم کرد لێرە خوێندکاری ژیر پرسیاری 18 بوو زانین لێرە پرسیاری 21 ئەدی پرسیاری 19
پرسیاری 19 دەچم لێرانە چا دەکەم. پرسیاری 19 پرسیارەکە کۆپی بکە فاریزە لە شوێنی ڕاستی خۆیدا بنێ. ئێستا تەماشای ژمارە یەکەم دەکەم چەند ڕەنووس لە لای چەپ لە لای ڕاست ببورن لە لای ڕاست 2 چەند ڕەنووس لە لای ڕاست 1 ئەو دووە بڕیار دەدا واتە لێرەش دەبی 2 ڕەنووس هەبی لە لای ڕاست واتە لە ڕاستەوە دەژمێرم 1 2 ئەوجا فاریزەکەی دادەنێ. فاریزەکە لێرەیە. پاشان تەماشا دەکەم بزانم شیاوە ئەگەر ئەو 233 بکەمە 230 ئەگەر ئەو 23ش بکەمە 20 کەواتە 230 لەگەڵ 20 دەکاتە 250 ئەوەش 257 کەواتە فاریزەکەم ڕاست دانایە هەڵام نەکردیە چونکە ئەگەر فاریزەکە لێرە دانێم خوێندکاریژیر دەبیتە 2000 زۆر هەڵەکی گەورەیە ئەگەر لێرەش دانێم دەبیتە 25 هەرە هەڵەیە کەواتە زۆر ئاسانە بزانی فاریزە لە چێە ئەگەر ژمارەکانت بە خەمڵاندن چاکەی. پرسیاری 20 فاریزەکە لە چێە؟ تەمەشای ئێرە دەکەم 2 ڕەنووس لە ڕاستی فاریزە 3 ڕەنووس لە ڕاستی فاریزە سەیەکە بڕیار دەدا واتە 1 2 3 فاریزەکە لێرەیە. فاریزەکە دیتمەوە ئەلێرەیە ئەوجە دەخەمڵێنم بزانم ڕاستە ئەو چارەی دەکەمە 5 ئەو سێش هەر سێبی 5 سێ لێ بڕوا 2 ژمارەکەی منیش 1,700 زۆر نێزیکە لە 2 کەواتە ڕاستە. ئەگەر لێرە دانەی 17 هەر زۆر هەڵەیە کو 4 سێ لێ بڕوا دەکاتە 17 ناکرێ کەواتە ئالێرەیە. ئێستا بچمە لای وابزانم نەچمە لای هیچ پرسیارێک بێمە کۆتایی ئەوانەیە ئەو ڕاهێنانانەی کە ماینە لەوانەی داهاتوو شیکاریان بکەم هەتاوانەی داهاتوو شیکاری ڕاهێنانەکانی کە ماینە لەو لاپەڕەیە. هیوای کاتێکی خۆش بۆ خوێندکاری ژیر.